ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی یەکشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. مەترسی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکیلابادی مەشهەد، یان لە دەستدانی دوو کرێکار لە ئێران، یان لە دەستدان و برینداربوونی چوار هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم، لە سێدارەدانی 13 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی، و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خوازد لە ئەڵمان و سۆی. دەست بە سەرکانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ. ڕۆژی ڕابردوو هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێڕاپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی کەیوان ڕەسوڵی ئازەر تەمەن 42 ساڵ بە هێرشی هێزەکانی اداری دەسەڵاتی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە ناوبراو لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و هەروەها دۆخی تەندروستیشی لە خراپیدایە. کۆبنەوەی ماڵدزراوانی شیرکەتی فەرهاندیزڵ لە ئیسلام شەهر. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ماڵدزراوانی شیرکەتی فەرهاندیزڵ دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم دادگوستەری شاری ئیسلام شەهر کۆبوونەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بەشداربووان لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای بەرەها کۆبوونەوە ناڕزایەتی بەرپرسانی دەستگای قەزای ڕژیم نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانیان نادەن، بەڵکو هەڕەشیان لێکراوە کە پێویستە کۆتایی بە کۆبوونەوەکانیان بهێنن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕزیان خوازیاری پێڕاگەیشتنی خێرای دەستگای قەزای ڕژیم لەسەر دۆسیەکانیان، سزەدانی تاوانباران و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. مەترسی لە سێداردانی بنکراوێکی سیاسی لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد. ڕۆژی شەممە 15 سەرماوەز 1404 هەتاوی سەید محەممەد جەواد وەفای سانی بنکراوێکی سیاسی محکوم بە ئێعدام و ڕاگیراو لە زیندانی وەکیل ئابادی مەشهەد بە هۆکاری نادیار ڕەوانەی ژووری تاکە کەسی کراوە. ناوبراو مانگی ڕەشەمە 1398 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی لێپرسینە و ئەشکەنجەیەکی زۆر لە گرتوخانەکانی ئیتلاعات ڕەوانەی زیندانی وەکیل ئابادی مەشهەد کرا. ئەو بەندکراوە پاشان سێ جار لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و دیسان هەڵوەشێنراوەتەوە. ئەو هاوڵاتیە دوایین جار مانگی خەرمانە 1430 هەتاوی بە تۆمەتی ئەفساد فیل ئەرز حکمی سێداری بەسەردا سەپێنراوە و بۆ ماوەیەکی زۆر لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. گیان لە دەستدانی دوو کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا دوو کرێکار بەهۆی بایەخنەدانی بە پرسەنی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران، دوو کرێکار لە شارەکانی مەشهەد و فومەن تووشی ڕووداوی کاربوون و گیانیان لەدەستداوە. بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی شاغڵ لە کێڵگەیەکی پەروەردەی ماسی بەهۆی کارەباگرتووی گیانی لەدەستداوە. هەروەها لە ڕووداوێکی دیکەدا کرێکارێکی بیناسازی لە شاری مەشهەد بەهۆی کەوتنەخوارەوەی لە بەرزاییەوە بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستداوە. شانی باسە ساڵی ڕابردوو بەهۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران لانیکەم 2042 کرێکار لە ڕووداوەکانی کاردا گیانیان لەدەستدا و زیاتر لە 16,000 کەسی دیکەش بریندار یاخود کەم ئەندام بوون. هێرشی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر شارستانی خاش و دەست بە سەرکرانی کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە هێرشێکی بەفراواندا بۆ سەرگەڕەکەکان و گوندەکانی شارستانی خاش کۆمەڵێکی زۆر لە شارومەندانی بێناسنامەیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتەکان هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ کۆمەڵێکی زۆر لە هێزە ئەمنیەکانی ڕژیم بە کەرەستەیەکی سەربازی زۆرە و هێرشیان کردوتە سەر گەڕەک و گوندەکانی سەر بە شارستانی خاش و بە تونند و تیژیەوە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی بێناسنامە و پەنابەرانی ئەفغانستانیان دەست بەسەر کردووە. بەوتەی سەرچاوەگادەرەکان دەست بە سەرکراوەکان بەبێ لێپرسینەوەیان لێکۆڵینەوەیەک ڕەوانەی کەمپەکانی دیپۆرتکردنەوەی شارومەندانی ئەفغانستانی کراون کە ئەمەش بووە بەهۆی نیگەرانی بنەماڵە بەلوچەکان کە هێشتا لەلایەن ڕژێمی ستەمکاری کۆماری ئیسلامیەوە ناسنامەیان پێنەدراوە. گیان لە دەستدان و برینداربوونی چوار هاوڵاتی بەلوچ بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی شەممە 15 سەرماوەز چوار هاوڵاتی بەلوچ لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە کرانەتە ئامان کە بەهۆیەوە دوو هاوڵاتی گیانی لەدەستدا و دوو کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون.
بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئۆتۆمبیلی هاوڵاتیکی بەلوچ کاتی گەیشتنی بە شارستانی کرمان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە بێ ئاگاداری دراوەتە بەردەست ڕێژی گولە و پاش ڕوودانی ئەو ڕووداوەش ئەو هێزانە شوێنەکەیان بەجێهێشتووە. شایانی باسە لە ئەم ڕووداوەدا ناسنامەی هاوڵاتیەک بە ناوی دین محەممەد عەلی زەهی کە گیانی لە دەستداوە بەدەستمان گەیشتووە و هێشتا ناسناوی قوربانەکەی دیکەی ئەم ڕووداوە لەژێر لێکۆڵینەوەدایە. دەستبەسەرەکانی عەباس حەقگوو و گواستنەوەی بۆ زیندانی لاکانی ڕەشت. ڕۆژی شەمە 15 سەرماوەز عەباس حەقگوو لە بەندکراوانی سیاسی دەی 60 هەتاوی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشکرا. بەپێی راپۆرتەکان ناوبراو پاشبانگێشت و لێپرسینەوەی لەلایەن هێزەکانی داری ئیتلاعاتی ڕژیم لە شاری ڕەش دەست بەسەر و پاشان ڕەوانەی بەندیخانەی لاکانی ڕەشت کرا. جێگەی ئاماژەیە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵی ئەو هاوڵاتیە لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنیم هەواڵەت سەبارەت بە ئەو چالەکوانە زیانیاریەک لەبەردەستدانیە. لە سێدەردانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کۆشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەبەندکراو بەناوەکانی سالار ڕەزایی، یەحیا ئەمیری، فەرید زارعی، براخاس فەرزی، خوداداد خەسرەوی، گوڵکەرەم غوڵامی، مەنسوور ئەخلاقی، ئەمین پەناهی زادە، داود دەوڵەتی شاهی و مستەفا فەرهادی لە زیندانەکانی دزڵ ئابادی کرماشان، کەرەج، خۆرەم ئاوا، دێسفۆل، سنە، بروجێرد و ئەهەر ئیعدام کراون. هەروەها سێ زیندانی دیکەش بەناوەکانی شەهرام تورکاشوان، بەهرام ئەژدەری و عەلی لەشکەرزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەکانی هەمەدان و عادڵ ئابادی شیراز لە سێدارە دراون. دوایین هەواڵیشمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیان یازادی خواز لە ئەڵمان و سوید. ڕۆژی شەممە 15 سەرماوەز ئێرانیان یازادی خواز لە شارەکانی کۆڵنی ئەڵمان و گۆتنبێرگی سوید دەست بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دەست بە دەسەڵاتی گەندەڵی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها بەرزکردنەوەی وێنەی گیان بەخدکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ئاماژە بەوە دەکەن کە کۆماری جەنایەتکاری ئیسلامی لە ساڵانی ڕابردوودا حکمی سێداری بە مەبەستی بێدەنگکردنی ناڕازیان و هەروەها ساسکردنی جەوێکی ئەمنیەتی لە ئێران بەکارهێناوە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێی هەموو بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەر چالەکانی مەدەنی و سیاسی بوون. وەڵامی نەرانی خۆشەویست گەشتیاوەڵاکانم پێشکەشکردن هەر شاد بن.